بەیانی باش دەرزە. بەڵێ سەحەر سەرکۆ سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشیتان هەبێت و سڵاوێکی گەرمتان لێبێت بێگومان ئەمڕۆ ڕۆژی شەممە 26 نیسان بێگومان ئەمڕۆ مەراسیمێکی زۆر تایبەت لە کاتژمێر 4 ئێوارە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلا بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە میوانانی ئازیز و خۆشەویست و تەواوی ئەو میوانانش کە لە هەر چوار پارچەی کوردستان لەم مەراسیمە شایستە ئامادەن ئەمڕۆ ڕێوڕسمێکی تایبەت بۆ ئەم مەراسیمە بەڕێوە دەچێت وەکو لە لای هەمووان ئاشکرایە لە ساڵی 2000 لە دوای کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە دوای ئەوە هەوڵدرا کار لەسەر یەکێک لە ئاواتەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بکرێت یەکێک لەو ئاواتانەشی پاڵپشتیکردنی ئەو کەسایەتیانە بوو کە ناویان ون ئەبێت یاخود زۆر کات ناناسرێن بۆیە لەمە بەدواوە لە ساڵی 2001 لە دوای ئەوەی کە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن دامەزرا لە 2002 دەستکرا بە دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلا بەڵام ئەوەی کە ئەمێ جەختی لێ بکەمەوە لەم ساڵدا چالاکیەکان زۆر فراوانتر بووە لە ماوەی ڕابردووە ئەگەر هەڵە نەبم لە 8 نیسانەوە چەندین چالاکی جیاواز بۆ مەراسیمی تایبەت بە دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلا بەڕێوەچوو بەڵام لەم ڕۆیە چالاکیەکان شەرتر ئەبێتەوە من قسەی زیاتر لەسەر بابەتەکە ناکەم بۆ میوانی سەرەکی بەرنامەکەی بەجێڵم زۆر بەڕێز کاگراسان مختارم لەگەڵا بێت کا بەڕێزیان ئەندامن لە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن بە خۆشحاڵی و هەندێک زانیاری با ئێمە و با بینەرانی عزیزی شەبەخشێ کاگراسان سوپاس بۆ ئامادەبوونت سڵاوت لێبێت و بەیانیت باش بێت زۆر سوپاس بۆ ئێوە بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم ساڵ مەراسیمەکە زۆر جیاوازە پێمان بڵێ جیاوازی ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوە چۆن ئەبینی چالاکیەکان چۆن چڕکراوەت و ئامادەکاریەکان چۆن کراوە جیاوازیەکە لەوایە کە ئەم ساڵ تەنیا بە یەک چالاکی نەوەستین ساڵانی پێشوو تەنیا لە ڕۆژی هەشتی مانگە هەشتی چوارە هەشتی نیسان مەراسمی دابەشکردنی خەڵاتی بلا هەبوو بەڵام ئەم ساڵ بە زنجیرەیەک چالاکی دەستمان پێکرد تا ئەگەینە ئەمڕۆ کە مەراسیمە گەورەکەیە دابەشکردنی خەڵاتە دوای ئەمەش یەک دوو چالاکی ترمان هەیە لە مەسەلەی بڵاوکردنەوەی کتێب و ئەو شتانەیە مەراسیمەکە ئەمڕۆ مەراسیمێکی زۆر بەشکۆ و شایستە و گەورەیە چونکە لە چوار پارچەی کوردستانەوە خەڵک دابەشکراوە بانکێشکراوە ببوورە لە ئاستی هەموو عێراقا خەڵک بانکێشکراوە لە ئاستی دەرەوەی عێراقیش خەڵک بانکێشکراوە و مەراسیمێکە کاندیدەکان کاندیدی زۆر بەهێزن ئەم ساڵیش کاندیدی زۆر باشن ئەوانن کە خزمەتێکی گەورەیان کردووە جا بە گیان فیدایی بێت یان بە هەر جۆرێکی تر لە خزمەتکردن بێ بە دۆزی ڕەوای نەتەوەکەمان خزمەتی گەورەیان کردووە و زۆر لە ڕووی پرۆتۆکۆلی لە ڕووی هەموو شتانەوە ئامادەکاریکی باشی بۆ کراوە و ئیتە چاوەڕێیەکەین ئینشەڵا لە سەعات 4 ئەمڕۆ سەر لە ئێوارە مەراسیمەکە بەڕێوە بچێ و خەڵکیش ببینن کە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن ڕێکخراوێکی وەفادارە بۆ هەموو کەسانەی کە لە ڕۆژێک لە ڕۆژەکانی ئەم نەتەوەیە لە ڕۆژە سەختەکانە یارمەتی خەڵکی کوردستانیان داوە و زۆر باش کاگراسان ئەمێ بپرسم لە مەراسیمە شایستەی ئەمڕۆیە ئەو کەسانی کە خەڵاتیان پێدرێ یاخود خەڵاتیان پێبەخشێت تەنیا ئەو کەسانن کە لە ژیانە ماون یاخود ئەو کەسانش بەسەر ئەکرێنەوە کە با بڵێن خەڵاتیان پێبەخشێت کە لە ژیانە نەماون ئەتوانرێت ڕێزێکی تایبەتیان لێ بڕێت ئێمە لە ساڵی پارەوە ینی بەڵێنێکماندا کە بەشێک لەو کەسانش کە لە ژیانە نەماون بەڵام خزمەتی زۆر گەورەیان کردووە خەڵات بکرێن ئەم ساڵیش بێگومان هەروایە چەند کاندیدێکن کە لە ژیانە نەماون بەڵام لەبەر ئەوەی کە لە ڕۆژگارێکە خزمەتی گەورەیان کردووە و ئیترەوە خزمەتە بە گیان فیدایی بێت یان بە هەر جۆرێک بێ خزمەتی گەورەیان کردووە ئەوانە خەڵات وەرەگرن و خەڵاتەکە وەکو خەڵاتی نەتەوەیە کە پێشکەش بە مێژووی ئەو کەسانە ئەکرێت کە پێشکەش بە
ڕۆڵی ئەو کەسانە ئەکرێت لە مێژووە. بێگومان باشە هەر لێرە پرسیارێکێتە پێشەوە جیاواز لە کۆمەڵگەی کوردی لەسەر ئاسی گیانیش بێگومان چەندین کەسی دیارمان هەیە کە خزمەتێکی دیاریان بە کورد کردووە لە بواری ئەدەبی بێت ڕۆشنبیری بێت هونەری بێت ئەمانە چۆن لەم ڕۆیە لەم مەراسیمەیە ئایا ئەوانیش بەسەرکرێنەوە ئەو کەسانە؟ هەر نەکرد لەم مەراسیمی ئەم ساڵە لە ساڵەکانی کەشە ئەو کەسانەی کە کورد غیرە کورد بوون بەڵام دۆستایەتی کوردیان کردووە خزمەتیان بە کورد کردووە خزمەتەکەشیان بەرچاو بووە ئەنی خزمەتی زۆر گەورەیان کردووە بێگومان لەم ساڵیشە ئەوەمان هەیە ینی کەسی غیرە کوردمانەیە کە خڵات وەرەگرێت و لە ساڵانی داهاتوو شار ئەومانە بێت ینی ئەو استراتیژ و ئەو بنەمایی کە دامان ناوە لە فاوندیشنی برای محەممەدە بنەمایەکە لەسەرەوەی کە کێ تر پەیوەندی بۆ نیە چ نەتەوەیەکە بەڵێ خزمەت کێ لە چه شوێنێکی جیهانە جوغرافیای جیهان حەزەکەی لە ئەو پەڕی جوغرافیای جیهان بێت حەزەکەی هەر نەتەوەیەک بێت ینی هەر نەشناسە بەڵام خزمەتی گەورەی بە نەتەوەکەمان کردێت بە کورد کرد بێت ئەمانە شایانی ئەوەن کە ئێمە پاداشتی ئەو چاکەیان بینەوە بەچی بە باشترین بە بەهاترین خەڵات کە خەڵاتی زێڕینی برای محەممەدە زۆر باشە کەواتە لە تەواوی ڕخستنی ئەو کار و چالاکانی تایبەت بە مەراسیمی شایستی خەڵاتی زێڕینی بلا هەمووان ئەزانین مامۆستا ئیبراهیم ئەحمەد یەکێک بووە لەو کارکتەرانەی کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا لە هەر چوار پارچەی کوردستان خزمەتێکی دیاری کردووە بەڕێزیان هەم ڕۆژنامە نووس بوون هەم سیاسەتمەدارێکی دیار بوون نووسەر بوون لە بوارە جیاجیەکانە خزمەتیان کردووە تا چەند لە دوای ئەم مەراسیمانەوە ئێوە هەوڵەیەن لە ڕێگەی پانێڵەوە یاخود لە ڕێگەی دیبێتە جیاوازەکانەوە کاری جیاواز بۆ کار و چالاکیەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمەر زیاتر بەڕێوە بچێت با من پێشەوەی جوابی ئەو پرسیارە بەمەوە یەکشتی تر زەڕورە بیڵێم چونکە مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر گرنگی بۆ داوە کە هەم وەرزش و هەم موزیک و هەم ئەو شتانی کە ئەتوانن لە ئاستی نێودەوڵەتیە بمان ناسێنن ئەمانە ینی ئەبێ لە بیرمان نەچن ئەڵتە ینی بۆ خۆی بیری لەو نەکردەوە کە با بڵین ڕۆژێک ئەم فاوندیشنە ئەبێت و ئەم فاوندیشنە هەمیشە ئارەزووی بووە ینی هەمیشە خەونی بۆ بینیوە کە ڕۆژێک ئەو کەسانی کە لە پەراوێزان دیار نین بەڵام خزمە دەکەن ئەمانە خەڵات بکرێن ئەمانە حتا خۆی لە بەریتانیا کە بووە خەڵات دراوە بە سەرۆکی شارەوانی گەڕێکێک لە بەریتانیا لەو شارەی کە لێی بووە دوای شکایەتی کردووە و توێتی بۆچی خەڵات نایەن بە ئەو کەسەی کە کارگوزارە خزمەتگوزارەوەی کە ژینگەکەمان پاکاتەوە و بە بەردەوامی چەند ساڵە ئەمە ژینگە پاکاتەوە حق ئەمە لە پەراوێزایە خەڵات وەرگێ نەگەو کەسێک کە دیارە اینجا ئەم ساڵ لایەنی وەرزشیشمان فەرامۆژ نەکردووە ینی ئەو لایەنەی ینی کە خزمەتێکی بەرچاویان لە ڕووی وەرزشیەوە بە دۆزی کورد کردووە ئەمە گرنگە باشە ئەوەشمان لە بەرچاو گرتووە بۆ مەسەلەی پانێڵ و سمینارێمە لە ڕاستی هەوڵەکانمان چڕ کردووە لە چاپکردنی کتێبەکان لە چاپکردنی بەتایبەت ئەو کتێبانی خۆی کە هێشتا بەرچاو نەکەوتون یا شتانی کە لەسەری نووسراون یا شتانی کە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە دۆخی کوردەوە هەیە بە هیواین ینی فاوندیشنەکە فراوانتر بکەین و فراوانترکردنی فاوندیشنەکە ئەبێتە دەواازەیەک بۆ هەموو ئەو چالاکی زۆرانی کە ئەبێت لە داهاتوابمان بێ یانیەوەی کە دامان ناوە کۆمەڵی سێکتەرە لەگەڵ بەڕێز خاتوشان برای محەممەد دامان ناوە کۆمەڵی سێکتەری لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕۆژنامەگەریەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە هەموو ئەم ئاستانەیە ئەمانەیە کە کاری باش و کاری جدی بکەین بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی کە کەمێک ئەم ساڵ با بڵین زیاتر تەرکیزمان لەسەر مەسلەی چاپکردنی کتێبەکانی بوو ینی زۆتر تقریبا ئەم ساڵ 8 کتێبمان بڵاو کردەوە بۆیە هیوادارین لە ساڵی داهاتوو بتوانین ئەوەی کە بەڕێزیش دەفەرموویت جێبەجێ بکەین دەستەکانە خۆش بێ کاگراسان سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بفەرمو سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاگراسان مختار کا بەڕێزیان ئەندامن لە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن دووبارەی ئەەکەینەوە لە کاتژمێر 4 ئێوارە مەراسیمێکی زۆر تایبەت بە
خەڵاتی دابشکردنی خەڵاتی دابشکردنی زێڕینی بلە لە تەلاری هونەری شاری سلێمانی ئەم خەڵاتە شایستەیە ئەبەخشرێتە چەندین کەسایەتی دیار هاوشێوەی ساڵانی ڕابردوو چەندین کەسایەتی دیار هەڵبژێراون ناوەکان ئاشکرا ناکەین لەبەرەوەی لە کاتژمێر 4 مەراسیمەکە بە ئامادەبوونی تەواوی میوانانی خۆشەویست تەواوی ئەو کەسایەتیانش